ئیشەکە بەڕاستی زۆر زەعیفە ئەرێ وەڵڵا چکەی مەجبوری دەبێ خۆ بپارێزی نەوجارەکانە ئەو نەخۆشیش بە عام هەموو وڵاتانی گرتوێتەوە مەجبوری ئەمەش خۆ بپارێزین بەڕاستی ژیانی شێ بەردەوام دەبێت ژیان شێ ببینە سەرێ ئێمەش پێمان خۆشە وەکو کوردێک کوردستان لەو نەخۆشیە لەو ویروسیە بپارێزێت بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و هەرە و کەسانی کە ڕێنماییاندا زۆرمان پێخۆشە ئێمەش هاوکاریەکەین لەسەر مۆردە لەم لاشەوە زۆر گرفتی بۆ دروستکردی ئەو مەسەلەیە حدود کە قەپات بووە زۆر خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتن کە لێرە ئیشیان دەکرد هاتوچویان دەکرد ئێستا مشکلەیەکی گەورە بۆیان دروست بوو بۆ هاتوچووکردن نەخۆشی کۆڕۆناکە ئێستا براو بوویتەوە لە دراوسەکانمان وەک وڵاتی ئێران و بگرە لە کەرکک و بەغداشەوە شوێنانە هەیە بەڕاستی تەسیری کردوتە سەر ئیشمان بەرام دەبی هەوڵ بدەین تێکۆشان بەردەوام بێ لە ڕووی ئیشکردن نابیدان بە خۆدابگرین وە چاودێری ڕێنمایەکانی تەندروستیش بکەین